کۆمەڵی ئیسلامی مەبەستی پیرۆزباییکردن لە بەڕێز هەم ڕێکخەری گشتی و هەم خانەی ڕاپەڕاندن هاتین سەردانی بزوتنەوەی گۆڕانمان کرد و ئێمە ئومێدەوارین کە بزوتنەوەی گۆڕان لەم قۆناغە نوێ سەرکەوتوو بێ هەم تەمەنای سەرکەوتن بۆ لە کارەکانیان نەکەین بۆ خانەی ڕاپەڕاندن و ڕێکخەری گشتی و ئومێدەوارین ئێمە پێکەوەی لە ڕابردوودا لە خەمەکانی خەڵک جۆرە لە هاوهەڵوێستیمان هەبووە و قسەکردن لەسەر پەیوەندیەکانیشمان ئەمەش بەشێکی گرنگە و بە دڵنیایەوە ئێمە برەو بە پەیوەندیەکانیان هەردوو لامان دەین. ئێمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لە زۆربەی زۆری بابەتە سیاسیەکان و هەڵوێستە سیاسیەکان هاوڕاین و جەختمان لەسەرەوە کردەوە کە ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەم هەڵوێستە هاوبەشە سیاسیانی خۆمان و خاڵی یەکەمی هەردوو لامان ئەوەیە کە لە هەموو بەرەو پێشچوونێک لە پرۆسەی سیاسی خاڵی جەوهەری لای ئێمە باشکردنی گوزەرانی خەڵک و بژێوی خەڵکە و چەسپاندنی پرەنسیپەکانی دیموکراسی و سەروەری یاسا دەبێت.